دەچمەوە باوەشی خاکشی لە شەقامێکی شاری کەرکووک 9 ساڵ لەمەوبەر سۆرانی مامە حەمەد تیرۆر کرا. یەکەم دەستی تیرۆر لە سەردەمی حکوومەتی کوردیدا گەیەنرایە ڕۆژنامەنووسان. لەو کاتەوە 5 ڕۆژنامەنووس لە هەرێم لەسەر دەنگی ئازاد تیرۆر کراون کە هاوڕەکانیان بڕوایان وایە تیرۆریستان لە پشتی پەردەی دەسەڵاتەوەن. ڕۆژنامەنووسێک دەڵێت تیرۆری ڕۆژنامەنووسان ئێستا گۆڕاوە بۆ تیرۆری پەرلەمان و تەنانەت دەستگا شەڕعیەکانی هەرێم. ئەو ڕۆژنامەنووسانی تەنیا تاوانەکان ئەو بوو وان دەزانی شۆڕجێڕەکانی دوێنەی شاخ خەباتیان بۆ ئازادی نیشتیمان کردووە و ئێستاش ڕێگە دەدەن گەنجەکان پرۆژەکە تەواو بکەن و ئازادی ڕادەربڕین و دوجار ئازادی مرۆڤ لەم وڵاتەدا بهێنەدی. بێ ئەوەی بزانن وڵات پارێزەکانی دوێنێ ئێستا تەنیا تاکە شتێک دەپارێزن، ئەویش نەوتە و نەوتەکەش بۆ گیرفانی خوان و بچیکردنی خەڵکە. لە 2008ەوە تا 36 2007 1250 پێشێرکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە. لەوانە لێدان، گرتن، سوکایەتی پێکردن، کامێرەشکاندن، هەموو ئەو بێمافیانەی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە لە ناوی یاساکاری ڕۆژنامەنووسی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگا ئەمنیەکانی کردویانە لی بەرپرسن. لەم 1250 حاڵەتەی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە یەک پۆلیس نەگیراوە، یەک پۆلیس 5000 لە موچەکەی نەبردراوە. 5 ڕۆژنامەنووس شەهید بووە، 5 ڕۆژنامەنووس یعنی تیرۆر کراوە لەو ڕێگایەوە شەهید بوون. لە دوای 9 ساڵ دۆسیەکەی سۆران هێشتا لە پۆلیسی کەرکووکدایە. نووسینی وتارێک بە ناونیشانی خانمەکەی سەرۆک و خانمەکەی کلینتۆن کە باز لە هاوسەرەکانی تاڵەبانی و بارزانی و کلینتۆن دەکات هەڕەشەکان بۆ سەر سۆرانی مامە حەمەد دەست پێ دەکەن کە بە وتەی براکەی بە تیرۆرکردنی کۆتاییان پێهات. وەکو گومان ڕووی تۆمەتەکەینە پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی ڕاپۆرتێکی بڵاو کردەوە. لە دوای ئەو ڕاپۆرتەوە کەوتە بەر هەڕەشە بە ناوی پارتی دیموکراتی کوردستانەوە سۆران وتی هەڕەشەم لێکەن، ئەڵێن ئێمە پارتین، شەبەحەکانی پارتین، ئەمەد بەسەرەوە ناچێت. وەکو دۆسەکە تاکو ئێستا لە مەرکەزی شورتەیە هیچ بە دواداچوونێکی بۆ نەکراوە لەبەرەوەی بکوژانی سۆران لە دەسەڵاتە. بکوژانی سۆران لەژێر پەردەی دەسەڵاتاتان بۆیە ناتوانێت هیچ بە دواداچوونە بۆ دۆسەیە بکرێت. لە سایەی حکوومەتی هەرێمدا هەڕەشە و گرتن و لێدان و تەنانەت تیرۆری ڕۆژنامەنووسان بەردەوامە کە هۆکارەکەی ئاشکراکردنی گەندەڵی و خستنە ڕووی نەعەداڵەتیەکانی دەسەڵات لەلایەن ڕۆژنامەنووسانەوەیە بێ ئەوەی بکەرانیش دادگایی بکرێن. بە بڕوای ڕۆژنامەنووسێک ستەم و خراپیەکانی چینی دەسەڵات لە هەرێمدا گەشتووەتە ڕادەی پچڕانی دەسەڵاتیان و دڵنیاییش دەداتە ڕۆژنامەنووسان. بەم نزیکانە دادگای عادیلانەی ستەمکاران دەست پێ دەکات. تەجروبەی بەشەری و تەجروبەی تاریخ و یاساکانی خوای گەورە ئەوەیە کە زاڵم لە ئەستوری ڕادەپسێ بە هەموو حیساباتێک ئەو زوڵم و زۆری لە کوردستان دەکرێت وەختی پسانی داهاتیە وەکو ئاسۆش تەماشا دەکەین دایمەن زاڵم تەبیعاتی وایە وێنەکانیان بە ئاوەژوو وەردەگری تەقدیری زروف ناکە وەکو سەدام حوسێن دیتمان چۆن تووشی هەندێک هەڵەی گەورە و عینادی خۆی بوو ئەوەیە زاڵمەکان کاتێک کە لە قەدارە بکان دەبڕەوە جار لە قەدارەکەی بنەخۆشی دەبڕێتەوە کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی بە ئاشکرا دەبینم لەبەرەوەی بە پێی وتەی بەشێک لە ڕۆژنامەنووسان ڕۆژنامەنووس لە هەرێمدا تا ئەو کاتە ئازادە دەست بۆ بەرژەوەندیەکانی حیزب و بنەماڵە و مەلە فەشاراوەکانی بەرپرسە باڵاکان نەبات گەرنا یان بە لێدان و هەڕەشە و گرتن بێدەنگ دەکرێت یان بە چارەنووسی سۆران و سەردەشت و کاوە و هاوڕێکانیان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.